بنسبة دراوی دۆلار کە لە هەرێمی کوردستاندا زیاتر ئاڵوگۆڕ و مامەڵەی پێوەکرێ لەگەڵ وڵاتاندا واتە هاوردەکاران کاڵەکانیان بە دۆلار ئەو مامەڵەی پێوەکەن و گرێبەستەکانیان بە ئەنجامەگەێنن لە هەرێمی کوردستان کە لە عێراق بەگشتی کە ساڵی ڕابردوو ئەو بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی واتە هەموو دراوێک کەوا کاتێک جێگیر نییە بەرز و نزمیە کات ئەوە لەو کاتەدا ئاڵگۆڕی بازرگانی لە کەمبووندا دەبێت هەتاکو جێگیرە بێ کاتێک کە ئەم دراوەژ جێگیر بوو بە بڕێکی زۆر لە 124 بوو بە 148 ئەلەو کاتەدا زۆربەی کاڵاکان بەرەو بەرزی ڕۆیشتن و بازاڕی هەرێمی کوردستان و عێراقیش کاڵا هەمووی نرخەکانیان لە بەرزبوونەوەدا بوو بۆیە ئێمە ئەبینین ئەگەر هاتوو هاوردەکاران کاتێکەوە کاڵەکانیان بە دۆلارەکردن و لە ناو خۆشدا کەوا بە دراوی عێراقی فرۆشن تەبعاً بە پێی ئەوەی کەوا دۆلار بەرز دەبێتەوە ئەو کاڵایش بەرز دەبێتەوە بۆیە هاوڵاتی زەرەرەومەند بوون لەوەی کەوا کاڵایان بە گرانە کڕی بەڵام لە کاتێکدا کەوا ئەبینین بەرەو نزمبوونەوە ئەڕوا جێگیر نییە لەم کاتەیە هاوردەکارانیش هەست بۆواکەن کەوا نەتوانن بە شێوەیەکی بەرفراوان ئاڵوگۆڕی بازرگانی خۆیان بکەن تا جێگیرە بێ بۆیە لەم کاتەدا ئێستاش لە تووشی زەرەرەومەندی هەندێک لە هاوردەکاران ئەبێت بەرزبوونەوەی بەهای دۆلار تەبعاً کاریگەری ئەوەیە بێکەوە بە قەبارەیەکی زۆر کە ئاڵوگۆڕی بازرگانی کراوە ئەو قەبارەیە نزمە بێتەوە لەبەرەوەی بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان تەقبولی ئەو بڕە کاڵایە ناکەن کە ساڵانی ڕابردوو بە کەمیەتێک واتە بە ئەو دراوە بە نرخێکی گونجاوی هەرزان بوو بۆیە بەڵێ جیاوازی لە نێوان ئەوە هەیە کە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان ئەوەی کەوا دراو بەرەو بەرزی بێ کاتێکش کە نزمە بۆیە کە بەرز بێ ئەو ئاڵوگۆڕە بازرگانیە بۆ قەبارەیە گەورەیە ناکرێت.